لە کاتی کارکردنیان لە پرۆژەیەکی نیشتەجێبوون لە گەڕەکی قولەڕەیسی خۆرئاوای سلێمانی دوو کرێکار لە نهۆمی چواردەی باڵەخانەیەکەوە لە بەرزکەرەوەیەکەوە دەکەونە خوارەوە و دەست بەجێ گیان لەدەست دەدەن. بەوتەی شادحاڵەکان بەرزکەرەوەکە 4 کرێکاری تێدا بووە، دوان لەوان مەرجی سەلامەتیان بەکارهێناوە و بریندار بوون و دواتر ڕەوانەی نەخۆشخانە کران. لە کاتی پچڕانی سیمی بەرزکەرەوەکە دوانەکەی دیکە کەوتونەتە خوارەوە و دەست بەجێ گیانیان لەدەستداوە. کرێکارەکان ئاوارەی شاری کۆبانەی خۆرئاوای کوردستان و دانیشتووی کەمپی باریکەن لە سلێمانی. ئەو دوو کەسی کە کەوتونە خوارێ ئەو نەخۆیان نەوەستەی کە لەسەر ئسکەلە ئیشکن بە بۆنی نەبوونی مەسعادی خارجی بۆ هاتوچوین لەپەر بۆ ناو ئەیمارەکە ئەو مەسعادەتیان نەبوو ئەو نەخۆیان هەڵسان بردنی مەواد لەگەڵ 4 کەس بە ئەو مەسعادە بۆ قاتی نهۆمی حەبە و 18 اینجا لە نهۆمی حەبە لایەکی مەسعاد ئەشکێ 4 کەس بوون، دوان مەرجی سەلامەتی بەکار هێنابوو لەسەر و بە حەبلەکە دامان دوانجی کەوتنە خوارێ ئەو حاڵەتە ڕوویدا. ئەم حاڵەتە ئێستا ئەگەر ئەو پرۆژە مەسعادێکی هاتو چۆ لە دەرەوە هەبە ئێستا ئەم حاڵەتی کە ئێستا ڕووداوە باوەڕ بکە ئەمڕۆ نابوو. سەندیکاکانی کرێکاران دەڵێن ئەم پرۆژەیە پێشتریش کرێکار لە کاتی کارکردندا تیایدا گیانی لەدەستداوە و لە دادگاش سکاڵا لەسەریان تۆمار کراوە. گیانە دەستدانی ئەم کرێکارانش دەگەڕێنەوە بۆ پەیڕەونەکردنی مەرجی سەلامەتی. تیمی پارێزەرانیشان ڕاستپاردووە ڕێشوێنی یاسایی بەرامبەر ئەو کەسانە بگرنە بەر کە کەم تەرخەم بوون. دوو کرێکار لەسەرم مەسعەدە کەوتونەتە خوارەوە بۆتەوەی جانە دەستدانی کرێکارەکان. ئەم کرێکارانە کوردی سووریان و لێرە نیشتەجێبوون لە کەمپی باریکەن بەڕاستی بەداخەوە ئەم بەیانە بەوەی ئەم ڕووداوە جانە دەستداوە. لیژنەکان تحقیقەکان بە دوواداچوونەکەن ئەگەر وابێ هەمان باڵا هەمان پرۆژە بێ هەمان شوێن بێ قەزێکی تری لە دادگایە ئەم قەزەیەشێتێتە سەری و لیژنە هاوبەشەکان لە تحقیقی کۆتایی هەموو لە یەکیلی ئاگادارەکەنەوە کە هۆکاری ئەم ڕووداوە چی بۆ چۆن بووە. لە نەتیجەی ئەوە ئێمە ڕێکاری قانونیەکەینە بەر لە بەرامبەر. بەڕاستی ئەوەی کە تاکو ئێستا ڕووداوەکان ڕوویداوە ئێمە چوینەتە سەر ڕووداوەکە و کارەکان و لێپێچینەوە و بە دوواداچوونمان بۆ بابەتەکان کردووە لە ١٩ نەبوونی مەرجی سەلامەتی بۆ لە شوێنکارەکانە. جا ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خاوەنکار هەندێک جار کرێکارەکانیش بەکاریان نانیەوە بەڕاستی بەداخەوە. بەڵام بەشە زۆرەکەی بەرخاوەنکارەکانەکە کە مەرجی سەلامەتی سێفتی سەلامە لە شوێنکارە وەکو پێویست جێبەجێ دابین ناکەن و ئەگەر دابینیشی کەن وەکو پێویست جێبەجێ ناکەن. ڕووداوەکەی سلێمانی لە کاتێکدایە هەر ڕۆژی یەکشەمە لە شاری هەولێریش کرێکارێکی دیکە لە کاتی کاردا و بەهۆی کەوتنە خوارەوەی لە باڵەخانەیە گیانی لەدەستدا. ساڵی ڕابردوو 73 کرێکار لە کاتی کاردا لە هەرێمی کوردستان گیانی لەدەستداوە. تا ئێستاش خاوەنکار و کۆمپانیاکان ناچار ناکرێن مەرجی سەلامەتی تەواو بۆ کرێکاران دابین بکەن و کرێکارانیش ناچار بکەن مەرجی سەلامەتی بەکاربێنن تا تووشی ڕووداوی نەخوازراو نەبن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.